لێرە بۆتانەگەڕێم، ئێوە لە بیابانی شمشێرە ئەدۆزرێنەوە بۆ ئەنفالکراوانی کورد بەتەنها. قەسیدەی دڵشاد ئەحمەد. ئەو جلانە لەکەیەوە نەشۆراوە، ئەی دەم و چاوتان، ئەو کۆرپەیە لەکەیەوە شیرت پێ نەداوە، لە برسانە هاواری بۆتەلم. ئەی لەکەیەوە نانی بەیانیتان نەخواردووە، ئەزانن ڕەنگی ماس چۆنە، لەکەیەوە گوێتان لە بانگی عەسر نەبووە، ئەی دەستنوێشتان نەشکاوە، ئەمڕۆ چەند شەمەیە لای ئێوە، کێ ڕۆژەکانی هەفتەی بیرماوە، زمانی کوردیتان بیرماوە گەرمیان یەکان، باشە بە کوردی بڵێ دایە و باوە، زمانتان ماوە بۆ قسەکردن، لەکەیەوە سەیری یەکتریتان نەکردووە، ئەی ئێستا کە هەڵدرانەوە یەکتری ئەناسنەوە، پێم بڵێن توخوا لەکەیەوە تینوتانە، کێ تاس و شەربەی شەوانی هاوینی بیرماوە، کانی ئاوایەکەتان لەکوێوەیە، شەڵتە و کۆڵانەکان ئەزانن چییە، چەند ساڵە نانی تیریتان نەخواردووە، ئاها لەسەر سەوەتەیەکی تەڕکرا و سەرهەویرێکتان بەسەرادا، نازانن چییە، بیرتان چۆتەوە، ئێستاش برسیتانە، کەستان قەراغەنانێکی تیلەکۆی پێماوە، ئەی پارشێوتان بەچیە کرد، گوێتان لە کام بانگە بوو، جنوب یان زینانە، بە کامیان ڕۆژوتانشکان، بەچی ڕۆژوتانشکان، لەکەیەوە ئاوا بەیەکەوەن، کەستان لێجێن نەماوە، ئەی پێم بڵێن ماندوو نەبوون لە ئێسکەڵوەرین، ماندوو نەبوون لەم خەوە لماویە، ئەتان بینم 30 ساڵ زیاترە کۆرپەکانتان هەروەک خۆیان ماون، مناڵەکانتان هیچ گەورە نەبوون، پرچووکەزی کەنیشکەکان هێشتا سپی نەبوون، ساواکان دانیان دەرناتوە، کوژراویشن و کەچی لەم بیرۆنەی وڵاتی ئیسلام ئەبن بە هەور و ناشبارێن، ئەبن بە باڵندە و نە نەغمەیە نە چرکەیە، هەر بە ئاسمانەوە سووتێن، ئەبن بە فریشتەکانی ئاسمان و کەس دەرگاتان لێ ناکاتەوە، چ کارە ساتێکە گەرمیانیەکانی سەماوە، چ کارە ساتێکە هاپۆکانی قەی ئاوەسپی و ڕۆخانە، چەند ساڵە سەیری یەکترتان نەکردووە، چەند ساڵە قسەتان لەگەڵ یەک نەکردووە، چەند ساڵە ئەم کەوا و سەڵتەیەتان دانەکەندووە، ئەی دەستنوێژ چۆنەگرن، لەسەر چی نوێژەکەن، توخوا پێم بڵێن ئەزانن قیبلە لەکوێوەیە، ئێوە قوتوەکەتان جگەرەی تیا ماوە، چەرخەکانیشتان ئاگر، ئەی چۆن بەرگەی ئەم گەشتەی ئیمانە ئاگرن، بەبێ سیغارێ، بەبێ هۆرەیە، بەبێ قسەیە، بەبێ ئاوڕێ لە نیشتیمان، بەبێ دیشلەمەیەکی دەمە و عەسران، بەبێ هەواڵێکی ئاوایی، بێ کوردستان، فیشەکێ لە ناو قەفەزەی سنگتدایە، شیری مەمکەکانت ژەنگاوی کردووە، ئێستا مەدالیایە یان بۆ وڵاتی چەکفرۆشان هێمایە، مەرگی سەنعەتکاران لێرە لە وڵاتی کورد ئاوا بووە، ئێستاش وایە، بەس پێم بڵێ تۆ پێش کۆرپەکەت کوژراوی یان کۆرپەکەت پێش تۆ، یان هەردووکتان بەیەکەوە، ئەم پەراسوانە هی کامتانە، ڕەشەبای جنوبی شمشێر تێکەڵی کردوون، هی خۆتانە ناسنەوە، ئادەی پێم بڵێن، ئەتان بینم سەماوە بینیم، وشەی ئەڵڵام بینی لە ناو دەمتان ناکەوتبوو، کۆرپەکانیشتان هەمان وشە،
بە کوژەکانی ئومەش وتیان یا ئەڵڵا، ئەوانیش بە ناوی تۆوە قەتڵیان کرد ئەڵڵا، ئەمانیش هاواریان بۆ تۆ برد ئەڵڵا. ئەو کاتەی بەیەکەوە لەشکری پیرۆزی عومەر بە شمشێرەکەی بەغدای سەلام سەری بڕین. ئەو لەکوێ بوو؟ ئەتان بینم هەتا ئێستا گەرمیانیەکانی سەماوە باران لێی نەداون، گوێتان لە چۆڕاوگەی گوێسەوانە و قوقەی کەڵشێر و پیکابەکەی ئاوایی نەبووە. هەتا ئێستاش جانتای مەکتەبی مناڵەکان دەفلس و پارویەک هێلکە و ڕۆن و کتێبەکانی تیا ماوە. هەتا ئێستاش زەکنی قوتابخانەی دێ لێی نەداوە. هەتا ئێستاش نە مامۆستا دیارە و نە خوێندکارێ. قاپی مەکتەب چ کارە ساتێکە گەرمانیەکان هەر داخراوە. بەدەم ئازار و گریان و هەڵوەرینەوە چاوم لێتانە، هەر خەریکی نوێژن. سوورەتەکان ئەزانن یان تێکەڵی هاوار بووە. ئێوە دڵیان ئەوە قیبلەیە. کامتان سوورەتی ئەنفال ئەزانن؟ ئەزانن بۆ ئێوە دابەزیوە؟ ئەزانن بەو سوورەتە بەو دەستورە هاتنە ئێرە؟ دەستان هەتا ئێستاش لە بەرزیە دوعاکەن. لەکێ دوعاکەن؟ بۆ کوێ دوعاکەن؟ مناڵ بە گڕوگاڵ هاوار بۆ دایکەکە، دایک بەهۆرە هاوار بۆ ئەڵڵا بە. باوەلێ بە کوڵەگری، دادا بە دڵەگری، هەمووشیان هانایان بۆ ئاسمانە، بۆ ئێگەڕێن نازانن لەکوێیە. ئەو لەکوێ بوو؟ لە سموودی شانابن، لە داوەی پەتەکی و ناوزەنگە و